خوشکە بەڕێزەکانیش گوێ بگرن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ: لا ينظر الله إلى امرأة لا تشكر لزوجها وهي لا تستغني عنه. ئەمە لە سەحی تەرغیب هاتووە. خوای گەورە و میهرەبان تەماشای ئەو ئافرەتە ناکات، بە ڕەحمی خۆی تەماشای ناکات، بە چاوی ڕەحمەتەوە تەماشای ئەو ئافرەتە ناکات کە سپاسی پیاوەکەی ناکە لە کاتێکا پێویستی بە پیاوەکەیتی و لە پیاوەکەی بێپێویست نییە. ناشکوری دەکات، دەڵێ خێرم لە تۆ نەبینی. بۆیە بە تایبەتی ناشکوریکردن زۆرە بەداخەوە، بەڵام ئافرەتان زیاتر بەرامبەر بە پیاوانی خۆیان هەرچی بۆ دەکا پێی نازانێ. ئەوە سپڵەیە کە ئافرەتێک پیاوەکەی شەو ڕۆژ خزمەتی ئەکا لەگەڵ کەسێک ترا خیانەت دەکات، دەستی لەگەڵ کەسێک ترا تێکەڵاو کردووە و لە پیاوەکەی خۆی ڕازی نییە، لەگەڵ کەسێکی ترایە کە بە حەرامی لەگەڵ دەژی.